سعات نو انتظاری کاک عبدالواحید ما کردی هەتا سعات 12 خۆشی بەمە پیشان نەدا دەژێ قورعە بابەخە لەسەر چ قورعە دەکرێت ئەما گەر قمارمان کردیا یان سیم لۆ دەرسیتن یانەشین لەخە لەسەر چ قورعەم لۆ دەکەیت سەنەدمان هەیە زمانی هەولێر قەزا بووە سەر بە محافەزەی کەرکووکە پێنج موافقەم دایتێ لە لقی ڕابگرە شارەوانی بگرە محافەزەی بگرە قامیەتی بگرە ئاوادانکردنەوەی بگرە هەمومان داینێ ئەدیچیتیان لەمە دێتن ئەو ڕۆکاوانە ئازیێتەما دەدەن لە زاری مختاری جێمان لێ بووە دەڵێتن لە بۆ 10 ڕۆژ لە بۆ 15 ڕۆژی دەبی گوندەکەی تەختکەن چۆڵکەین بە 15 ڕۆژی هەر ئەگەر خانیش بچی بەکرێ بگریت موافقەی ئاسایش و عقدەکەی پێ ناکرێ ئەمە بێ لەوەش قەرەبووی کردینە قەرەبووەکەمان نەدیتێ نازانین چییە ئەوە ئێستا کەش لە تەنیشتە من عاردەکان عرض کراینە لە بۆ فرۆشتنی هەر مەترەک بە 8,000 دۆلاری 80 وەڕقەی بەڵێ لە کاتێکدا من ماڵم لەسەر ئەوە ماڵی منە بەرامبەرێ عرضش کرایە بفرۆشرێت تا ئەوە تاپۆ مرک ئی خۆمە ئەوە تاپۆ ملک ئەو گوندی خۆمە گوندی باب و باپیرمە ئەمن ڕەسەنی ئەو گوندەمە ئەمن منداری ئەو گوندەمێ بابی من لەو گوندەی لەدایک بووە بێ لەوەی لیستەچیان کردیە زۆربەی ئەو کەسانەی کە لە ناو لیستەکەدانا ئەمن نایەناسم مامی من نایناسی ئامۆزای من نایناسی چێن ئەو کەسانە ئەو ناوانە زۆربیان لەو گوندەی دانیشتە جێ نینە بەو جادە احتمالە پێیان بڵێ ڕەشین پێش نەزانن ڕەشین چێندەرە تکایە لێرە با کێشە دروست نەبی چونکە بێ ماڵم لێ تێک دەی ژیانی لە من تێک دەی حتمما ڕەتفەعلم دەبی